بسم الله الرحمن الرحيم. سپاس بخوا گەشتینە خزمەت فەرموودەی ژمارە 34 لە فەرموودە قودسیەکان. خوا هیدایەتی هەموومان بە. لە فەرموودەیەکی پێغەمبەری خوادا کە فەرموودەیەکی قودسیە و لە خوای گەورەوەمانە گێڕێتەوە. خوا جل جلاله ئەفەرمێ: ئەنا عند ظن عبدي بي، من لەگەڵ گومانی بەندەکەمان بە من. پێش ئەوەی بڕۆینە خزمەت بڕگەکانی تریان فەرموودەیە بەڕێزان، لە چەندین شوێنە کاتێ زانایان باسی ئەم فەرموودەیان کردووە، باسی ئومێدی زۆری ئیمانداریان کردووە بە ڕەحمی خوا. ئەگەر پێت وایە کەسێکی هێند گوناحباری کە خوای گەورە بە هیچ شێوێ لێ خۆش نابێ، ئاگات لێبێ گوناحە و گوناحبار ئەبیت و خوای گەورەش بەو شێوێ مامەڵ لەگەڵاکە. ئەگەر پێت وایە خوا ڕەزاقە، خوا قەدیرە، خوا عەزیزە، هەرچی هێزی دنیا هەیە لای خوایە و ئومێدی زۆر گەورەت بە داهاتووت هەیە کە خوا ڕزقت بە، دەسەڵاتت پێ ببەخشێ، ژیانت ئاسوودە بکە، لە خۆی نزیکت بکاتەوە، بشت خاتە بەهەشتەکەیەوە، ئەوە دڵنیا بە قسەکەی خۆی ڕاستە. ئەنا عند ظن عبدي بي، ئەویش بە گومانی خۆی تەگەڵاکە، ڕزقت ئەدا و هەرچی شتێکیش لە خەیاڵتا بووە بۆتەکە لەبەرەوەی وعدی خۆیەتی. وأنا معه إذا ذكرني، كاتيك ذكر مكان لقليام. خواهي قورا فرمي چون لقلمانا خۆمان نازانین، خواهي قورا خۆی زانێ، بەڵام فەرموویە کاتێ ذکر مەکان لەگەڵیام. کێ ئێوێ خوا لەگەڵیا بێ با ذکری خوا بکە. إذا ذكرني في نفسه ذكرته في نفسي. خواهي قورا فرمي ئەگەر ئەو کەسە، ئەگەر بەندەکە لە دەرونی خۆیە و باسی من بکە و ذکری من بکە، ئەو منیش لای خۆم، خواهي قورا فرمي لای خۆم باسی یەکەم. وإذا ذكرني في ملأ، ئەگەر لەناو کۆمەڵێکە، لەناو کۆڕێکە ذكری من بکە، یادم بکە و باسم بکە، ذكرته في ملأ خير منهم، منیش لە کۆڕ و جەماعەتێکی لەوان باشترە باسی یەکەم. ئەبێ و کەسانی کە لای خوا بن و لە ئێمە باشتر بن کێ بن؟ یان فریشتەکانن، یان ئەو کەسانن کە ئێستا لە بەهەشتەکەی خوادان و خوای گەورە لە لای خۆی نزیکی کردوونەتەوە. هەرچۆنە بێ، ئەگەر ئەتەوێ خوا باست بکە لە نەفسی خۆیدا، یان خوا باست بکە لە لای فریشتە گەورە و بەڕێزەکانی خۆی، ئەوە با ذکری خوا بکەین. ئەم فەرموودەیە چەندین سوودی گەوری لێ وەرەگیرێ. لە سەرەتاوە گومانی باشمان بەخوا، چۆن بە تەمابی خوا لەگەڵ تا باش بێ، دڵنیا بەخوا بۆ شێوێ بۆت باشە بێ. لەم لاشەوە گەورەی ذکر کاتێ ذکری خواکەی خوات لەگەڵدایە. سێهەمیش کاتێک لە هەر شوێنێ باسی خوا بکەی، خوا لە شوێنێکی لەوە باشتر باس دەکا. کەواتە بۆ ئەوەی ئێمە ئەو فەزڵە گەورەیە بەدەست بێنین، با هەر شوێنێک و هەر مەجلیسێکمان دەستکەوت ناوی خوا بکەین بە تەوەرەی مۆزوع و مەجلیسی ئەو دانیشتنە. هەر کەسێک هەر مۆزوعێکی دنیایی بێسوودی کردەوە بڵێن نا وەرە با باسی خوا بکەین، دوایی خوا باسمانەکە. کێ نایەوێ خوا باسی بکە؟ چەندمان پێخۆشە بێگە ببیستین سەرکردەیەک لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیرانە ناومانی هێناوە بە باشی، فڵان کە زۆر باشە، زۆرم خۆشەوێ. دەی با ئێمەش لە مەجلیسەکانی خۆمانە، لای کەسوکار و خێزانەکانمان، عایلەکان لەسەر سفرە دانیشین باسی خوا بکەین، ذکری بکەین، یادی بکەین، و ئەوەی خوا لە هەندێک شوێن کە زۆر لەوەی ئێمە باشترە باسمان بکە. خوا هیدایەتمان بە، مەجلیسەکانمان پڕ بێ لە مەجلیسی ذکر و باس و یادی خوا. آمین. والسلام عليكم ورحمة الله.